ئەمە دوایین یەکەی مەشقی یانی هەولێرە وەک ئامادەکاری بۆ یاری نەفت لە دەستپێکی یاریەکانی خولی ئەستێرەکانی عێراق. یاریزەنان دوای وەرگرتنی بەش یەکەمی گرێبەستەکەیان و موچەکانیان بایکۆتیان شکاند و دەستیان بەڕاهێنان کردەوە. طبعا من لێرەوە لە دەمێ زۆر سوپاس یاریزانەکان بکەم بەڕاستی ئەو تەحملەی ئەو سەبرەی یاریزانەکان کردیان هیچ یانێت کە ئەوها یاریزانەکان هیچ یانێت کە ئەوها بە تەحمل نەبوون، یعنی لە بۆ ماوەی ئەتو دوو مانگ مەشق بکە ئۆردوگای مەشق بکە یاری دۆستانە بکە لەسەر حسابی خۆت، یان تووشی پێکان دەبیان تووشی پێکان ناوی، بەڵام هەروان خۆڕاگر بوون. الحەمدولە توانیمان ئەوڕۆ کێشەداریەکانیان چارەسەر بکەین. ئەمن لەبەر یەک ئەوەی هۆکار یعنی زۆر ئەوە نیمە لە بۆ ئەو یاریە چکە خۆزانی هەموو یاریەک یاری کە یاری یەکەمە زۆر زەحمەتە و ئاخر یاری دۆستانشمان لەگەنا لەگە ئەو یانەیە بووە، یعنی ئەوە شانسیمە بوو شانسیان نەبووکە ئەو قورعە تیر پشکەکە ئەوها دەرچوت. بەس ئینشاڵڵا ئەم گەشتبینم کە سبێنی ئینشاڵڵا سێ خاڵەکە بەدەستدەنین. تەنها محەممەد قاسم بەهۆی پێکانەوە لە تیپەکە دابراوە تەواوی یاریزانەکانی دیکە ئامادەن بۆ ڕوبەڕبوونەوەی نەفت بەشداری دوایین یەکەی مەشقی تیپەکەیان کردووە. استعداداتنا كانت بداية فترة إعدادنا كانت ممتازة جدا. ئامادەکاریمان سەرەتاکەی زۆر نایە بوو، کەمپەکەش کاتەکەی زۆر باش بوو، بەڵام بەڕاستی شایستەدارایەکانی یاریزانان کاریگەری لەسەرمان هەبوو. ناتوانم بڵێم کاریگەری نەبوو، بەڵکو دابڕانی یاریزانان لە مەشق کاریگەرە و ئەمڕۆ بەشێکی ئەو شایستەداراییان پێدرا. ئینشاڵڵا و بابەتە و وەستانە کاریگەری لەسەر یاری سبەی بەرامبەر نەفت نابێت. یاریەکی گرینگە، بەڕاستی تیپی نەفت بەهێزە و ئامانزدارە. ئەمە سەرەتایە، ئەگەر باش بووین تیپەکە دەکەوێتە دۆخێکی زۆر مەترسیدار لەبەر بابەتی دواکەوتنی شایستەدارایەکان. ئینشاڵڵا تیپەکە بە ئاستێکی باش دەردەکەوێت. البداية جيدة، أعتبر الفريق إن شاء الله جاوز في مرحلة جدا خطرة اللي هي موضوع وابڕیارە هەولێر لە یەکەم یاری خۆی لە خولی ئەستێرەکانی عێراق هەینی کاژمێرنە و سیخولەکی شەو پێشوازی لە نەفتی بەغداد بکات. یاریەکەش لەسەر یاریگای فرانس و هەریری بەڕێوە دەچێت. حوسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.